لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی گەرما ئاگریش ڕوو لە زیادبوون دەکا لە هەموو شوێنە جیاوازەکان. ئەمەی دەیبینین یەکێکی دیکە لە مەترسیە گەورەکانی دروستبوونی کارەبایە کە هەردەم لە دروستبوونی ئاگردا لەلایەن بەرگری شارستانی و ئاماژە بۆ دەکرێت کە بە شۆرتی کارەبای. ئەمە یەکێک لەو ستونانەیە لە شەقامی ئیسکان ئەوەی دەیبین بۆردێکە نزیکەی لەوانەیە 50 وایر زیاتری پێ ببێت، بەڵام هیچ سوارەکان هیچ زەمانەتێک نییە بۆی بتوانیت دەست لە وایرانە بدەیت و کە کارەبان دەگرێت. لێرە بۆردێکی نوێیان داناوە بۆ ئەوی لەو بۆردە نوێیە کەس ناتوانێت دەست پێ بگا، خود سرکێتی زیرەکی پێ دەڵێن، جۆزەی زیرەک. بەڵام تا ئێستا لەو بۆردەیە سێ جۆزە گواستراونەتەوە. من بۆ مەبەستە قسەم لەگەڵ کاک فەرمان کرد، خاوەنی مۆلیدەیەکە و باز لەوە دەکات ئەوان جگە لە ستونەکانی کارەبا هیچ ڕێگا چارەیەکی دیکە نییە بۆ ئەوەی جۆزەکانیانی پێوە هەڵبواسن. لە بەرامبەرەوەشدا لیژنەکانی شارەوانی و قایمقامیت بەردەوام بە دۆداچون بۆ بابەتە دەکەن. سەرچاوەیەک لە نێو شارەوانی یەک بەمنیوت ئێمە بەردەوام داوامان کردووە بۆردی سێپارچەی بەیەکەوە کە کەپسە و ناتوانرێت دەست لێ بدەن. مەبەستی لەو جۆرە بۆردەیە کە ناتوانرێت دەست لێ بدرێت و کەس لێوە نزیک بێتەوە جۆزەی زیرەک تێدا دەبەسترێت. ئەوان سەرجەم مۆلیەکانیان پابند کردووە بۆ دەبێت ئەم بۆردانە دابنێن، بەڵام ئەوەی دەیبینین بەشێکی کەم لەو جۆزانە گواستراونەوە بۆ ئەو بۆردانە.